دوێنێ سێمین پێشەنگای تێکفێکس لە سلێمانی باڕێوە چوو لەم پێشەنگەیەدا کۆمەڵێک بەشدار بوو بە پرۆژەکانیان بە داهێنانەکانیان لە پێشەنگەکەدا بەشدار بوون. دیارە ئەم پێشەنگەیە بە سەرپەرشتی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو کە ئەم بەشداریکردنەی پاڵپشتی کردن بووە لە توانا و بەهرەی گەنجان و هەوڵدان بۆ بەرەو پێشچوونی گەنجان لەو داهێنانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت. لەم پێشەنگەیەدا چەندین داهێنان چەندین تەکنەلۆژیا خراببوونە ڕوو دیارە لە ڕێگەی نمایشکردنی توانا و لێهاتوویەکانیان و هاوکات سەردانیکردنی ئەو هاوڵاتی و کۆمپانیانی کە سەردانی ئەو پێشەنگەیە دەکرێت سوود لە لێهاتی و توانا و سەلیقەی ئەو بەشداربوانی پێشەنگەکان وەربگیرێت. تایبەت بەم پێشەنگەیە میوانمان هەیە لە ستودیۆ بەیانی کورسات نیوزەوە کابڕێز ئیبراهیم سەعدون جەنبەلی بەشداربووی پێشەنگای تێکفێستا کە لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوان و ئەو داهێنانی کە بەڕێزیان کردویانە لە ڕێگەی وزەی ڕووەکەوە پارچەی موسیقی نۆتەی موسیق بەرهەمدەهێنرێت. سڵاو دەبێت کاک ئیبراهیم بەخێراتی. هەڵبەتە جێگەی خۆشببختیەکە وەکو کوردێکی ڕۆژئاوا لەم پێشەنگەیەدا بەشداری سەرنجی تۆ لەسەر پێشەنگەکە چی بوو؟ بداية أنا أحب أتشكر قناتكم على هذا. سپاسی کەناڵەکەتان دەکەم بۆ ئەم دیدارە. حبيت أشارك حەزم کرد بەشداری بکەم بە پرۆژەکەی خۆم کە بیرۆکەکەی زۆر ناوازێ و پەیوەندیدارە بەڕۆکەکانەوە بۆ بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری لە ڕێگەی فستیڤالەکەەوە بۆ ئەوی بە بیرۆکەکانی خۆم بەشداری بکەم و هاریکاری بکەم لەگەڵ لایەنە بەرپرسەکانی فستیڤالەکە بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەکە و بزانم تا چە ڕادەیە خەڵکی بایەخ بەم بیرۆکەیە بدەن بۆ ئەوەی بتوانین هۆشیاری سەبارەت بە گرنگی ڕۆکەکان و پاراستنیان هاوڵاتیان لە پێشەنگەکەدا و کۆمپانیانی کە سەردانی پێشەنگەکەیان کرد تا چەندە دەست پێشخەری و یاخود با بڵێن بیرۆکەکەی بەڕێستانیان لاپەسەند بوو. لە ڕاستیدا پێشوازێکی زۆر هەبوو لەم بیرۆکەیەوە زۆربەی ئەو کەسانەشی کە هاتنە ئەوێ بە تایبەتی ڕەگەزی مێ بیرۆکەکان زۆر بەدڵ بوو زۆر چونکە ئەو بیرۆکەیە وایان لێ دەکاتێک کە زیاتر لەو ڕۆکانەوە نزیک بن کە لە ناو ماڵەکانیاندایە چونکە حەزیان لێتی و حەز دەکەن بایەخی پێ بدەن و گرنگی پێ بدەن بۆیە بیرۆکەی ئەم پرۆژەیە و لە ڕێگەی بیرۆکەی ئەم پرۆژەوە هەوڵمدا ئەو کەسانە زیاتر نزیک بکەمەوە لە ڕۆکەکانیان بۆ ئەوکە باشن لە ڕۆکەکانیان تێبگانە و بۆ ئەوکەی گوێن لە ڕۆکەکانیان بێت بەبێ هیچ مۆزیکێکی دەرەکی. بەڵێ هیچ بڕیارێکەیە کە لەگەڵ کۆمپانیایەک بتوان ئەم پرۆژەیە گەورەتر بکەن؟ لە ئێستادا من یەک نمونەم پەرەپێداوە لە ئێستاشدا کار لەسەر نمونەی دوم دەکەم و کە لەم پێشەنگەیە دەیخەمە ڕوو پلانی خۆم هەیە بۆ ئەوەی کە کار لەسەر نمونەی سێ بکەم بە کۆمەڵە تایبەتمەندێکی نوێ و ناوازە و دوای ئەوە پشت بەخوا چەند پلانێکی ترم دەبێت بۆ ئەوەی بتوانم ئامێرە بگۆڕم بۆ ئامێرێکی ڕاستەقینەی پراکتیکی و کە هەموو کەسێک بتوانێت بیکردن و لە ڕێگەیەوە بایەخ و گرنگی بە ڕووکەکانی ناوماڵیان بدەن و گوێ لەو موسیقایە بگرن کە ڕووکەکان بەرهەمی دەهێن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ. کاگی برێم هۆکار چی بوو بیرت لەم بیرۆکەیە کردەوە کە لە ڕێگەی ڕووەکەوە پارچی موزیک بەرهەم بێنیت ئەمە بیرۆکەیەکی جیهانیە یاخود یەکەمین جارە بیرۆکێکی لەم شێوەیە بوونی هەبێ؟ لە ڕاستیدا من کە لە زانستی کۆمپیوتەر دەستم بە خوێندن کرد زۆر بایەخم دەدا بە زانستی ئەلکترۆنیات و حەزم دەکرد مامەڵی لەگەڵا بکەمە چکە لەو بڕواایەدا بۆم ئەو ڕۆژە پرۆژانە زۆر چێژبەخشن چونکە ئەوەی کە تۆ دەیکەیت و ئەنجامی دەدەیت ئەنجامەکەی لە ماوەیەکی دیاریکراودا ئەنجامەکەی بەدەستێنێت و دەردەکەوێت بابەتی ڕۆکەکانیش بابەتێکە من زۆر خۆشم دوێ زۆر حەزم لێتی و مەبەستیشمە هۆشیاری مرۆڤەکان بەرامبەر بڕۆکەکان زیاد بکەین و بۆی کە بایەخیان پێ بدەین بۆیە حەزم کرد بیرۆکەیەکی ناوازە
بخەمە ژێر بیرۆکەیەکی نوێ ئەنجام بدەم بۆ ئەوەی کە بزانین چۆن دەتوانین بایەق بە ڕۆکەکان بدەین و چۆن کارلێک ڕوودەدا لێوانیان و لە نێوان ژینگەکاندا زاناکان کاریان کردووە لەسەر شێوازێک کەوا دەکات ڕۆکەکان گزارش لە خۆیان بکەن و کارلێک لەگەڵ ژینگە بکەن لە ڕێگەی شتێکەوە کە ئێمەی مرۆڤ لی تێ دەکەین و مامەڵی لەگەڵا دەکەن کەویش مۆسیقایە. بۆیە بیرۆکەکە چی بوو؟ بیرۆکەکە ئەوە بوو کە ئێمە لێکۆڵینەوە لەبارەی کارەبای ناوڕۆکەکانەوە بکەین و بیگۆڕین بۆ شێوازێکی دیاری کراو کە هەنشتمان بۆ دەربخات بۆ نمونە بڕی ئاو بڕی ڕووناکی و هەر شتێکی تر کە ڕۆکەکان دەتوانن کارلێکی لەگەڵدا بکەن. ئەوەش بوو ئەوەیە بۆی کە ئێمە لە سروشت و تەندروستی و کارلێکی ڕوەک تێ بگەین لەگەڵ ژینگەی دەوروبەریدا. واتە بیرۆکەکە بیرۆکەیەکی نوێ نییە بەڵکو یەکەم جارەیە کە لە کوردستان کاری لەسەر بکرێت و لە کوردستان بخرێتە ڕوو و من زۆر شانازیش بەم هەلەوە دەکەم کە هاتە بەردەستم بۆی کە ئەو بیرۆکانەی خۆم بخەمە ڕوو و پێشکەش کەسانێکی بکەم کە ئەوانیش باماشیەوە حەزیان لە ڕووەکە و هەوڵ دەدەن ڕووپۆشی ڕۆکی بپارێزن و بایەخی پێ بکەن. بەڵێ هەڵبەتە جێگەی دەستخۆشیە دەستەکان خۆش بێ ڕەنگە زۆر لە هاوڵاتیان و پرسیاریان لە دروست بێ کێسەبینەری بەرنامەکەن هێنانی ئەم کەلوپەلانە بۆ ستودیو و هاوکات چۆن لە ڕێگەی ڕووەکەوە پارچە موزیک بەرهەم دێنێت. ئێستا لە ڕێگەی ئەم ئامێرانی لە بەردەستان دەکرێت پراکتیکیان بابەتە بکەین؟ بیرۆکەی پرۆژەکە چییە؟ بیرۆکەی پرۆژەکە بریتیە لە پێوانەکردنی وزەی کارەبایی ناو ڕووەک بەهۆی جوڵەی ئاو و هەروەها جوڵەی ڕووناکی کەواتە ڕووەک کارەبا بەرهەم دەهێنێت. ئەو کارەباکەش بڕێکی زۆر سادەیە بۆیە من ئەم پرۆژەیە ئەنجام دەدەم بۆ ئەوەی کە بتوانم ئەو بڕە کارەبای ناو ڕووەکە گەورەی بکەم و مامەڵەی لەگەڵا بکەم ئەگە ژاوەژاوێکی تێدا بێت و لای بدەم لە ڕێگەی فلتەرەکانەوە پاشتان لە ڕێگەی ڕیسکراوەکانی ناو پرۆگرامی کۆمپیوتەریەوە دەتوانم ئەو کارەبایە دابشکەم بەسەر ڕیسکراوەکان و بیان گۆڕم بۆ نۆتەی مۆسیقی. دواتر ئەو مۆسیقای دەخرێتە ناو بلوتسەکان لە ڕێگەی سنتی ساری سەزارەوە بێت یان ئامێرێکی فیزیایی یان ڤێرچوال ڕیاڵەتیەوە بێتە ئەوەش با دەکاتە تۆنەکان لە ڕێگەی تایمەرێکی دیاریکراوە بخاتە ئیشم. بیرۆکەیەکی زۆر سادەیە و لە ڕێگەی سیکی ئەلکترۆت یا ئەلکترۆتێکی عادیەوە ئەنجام بدرێت و دەگەندرێت بەر شوێنێکی ڕووەکەکە هەردووکیان دەبێت گەندراو بن بە ڕووەکەکە بۆ ئەوەی کە بتوانم بڕێ کارەبای بەرەماتووی ناو ڕووەکە بپێوەم لە ڕێگەی کۆمەڵە کەناڵێکەوە ئەو لە ڕێگەی کەناڵە شەو کارەباکان دابش دەکەم. هەر کەناڵێک دەچێتە سەر ڕیسکراوێکی دیاریکراوە بۆ ئەوەی کە نۆتە مۆسیقیەکان بە شێوەیەکی ئاسان و سادە و گونجە و بەرهەم بهێن دروست بکەین و ئەو مۆسیقایی کە دێتە دەرەوە لێ شتێک بێت هەڕەمەکی نەبێت بەڵکو شتێکی ڕیسکرا و ڕێکخراو بێت و چێژبەخش بێ گوێ لێ بگرن. لە ئێستادا جیازەکەم گەیاندووە و بلوتوسەکەم پێگەیاندووە و لە ئێستادا ئەتوانم ببینم کە کۆمەڵە ئاماژێکی کارەبایی مەیە ئەگەر دەنگەکە بەرز بکەمەوە مۆسیقایەک لە ڕۆکەکەەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کات دیاریکراودا دەردەچێت. سروشتی ئەو مۆسیقایەمە کارلێک دەکات لەگەڵ بڕی ئاو ڕووناکی و باری تەندروستی ڕۆکەکە و تەنانەت جوڵەی مرۆڤەکانیشە دەوری چونکە کارەبای مرۆڤ دەگوازرێتەوە بۆ ناو ڕووەکەکەەوە و ئەوەش کار دەکات لە سروشتی ئەو ڕووەکە یان موسیقایی کە لە ناو ڕووەکەکە بەرەم دێت. وەکو کۆتا پرسیار دەمێ بپرسم ئەم پرۆژەیە ئەم بیرۆکەی پێویستی بەوە هەیە خاوەنەکەی شارەزایی لە ئالەتی موزیک یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان لە زانستی موزیک هەبێت؟ ئێستا ئێمە لە سەرەتای پرۆژەکەدا ئێمە پێشمان بە کارەبایە لە ئێستادا دواتر دوای ئەو کارەبایەمان دابش کرد بەسەر نۆتە مۆسیقیەکاندا ئەو کات پێویستمان بە شارەزایی مۆسیقی دەبێت چونکە ئێمە مەهارە و یاخود لێ هاتووی مۆسیقی و نۆتەی مۆسیقیمان هەیە من لە ئێستادا سێ لێ هاتووی مۆسیقی مێژەر و بەکاردەهێنم من پەناشم بردەوە بە چەند کەسێکی دیاریکراوە و پەڕەدایس پشت دەبەستێت بە چەند کەسێکی دیاریکراوە من لەگەڵ چەند کەسێکدا هاریکاری و هاوکاریم کردووە بۆ ئەوەی کە لە مۆسیقا تێ بکەم بە شێوەیەکی سادە بۆ ئەوەی کە بتوانم لەم نمونەی دۆمەدا مامەڵی لەگەڵ بکەم لەبەرەوە بڵێ پێویستی بە کەمەڵی لە شارەزایی مۆسیقی هەیە بۆی کە بتوانین مامەڵە بکەی لەگەڵ مۆسیقا و ئەو کارەبایە دابشکە بەسەر نۆتە مۆسیقیەکە. شکران جەزیل. دەست خۆش ئومێدی داهاتوێکی گەشت لێ چاوەڕوان دەکرێت بە خێراتی. سپاس بۆ ئیبراهیم سەعدون جەنبەلی بەشداروی پێشەنگای تێک فێست لە ستۆری بەیانی کورسات نیوز میوان بوو.